کەوابوو هەموو فەرزەکان، هەموو سونەتەکان، هەموو مباحاتەکان ئەمانە طەیبن، بەڵام هەموو حرامەکان خەبیثن. کەوابوو هەرگیز ئیمان و کوفر وەک یەک نییە، چونکە ئیمان طەیبە، کوفر خەبیثە. هەرگیز تاعەت و معسیەت وەکو یەک نییە، چونکە تاعەتی خوا، گوێڕایەڵیکردنی خوا و پێغەمبەرەکەی طەیبە، بەڵام معسیەتکردنیان خەبیثە. هەرگیز بەهەشت و جەهەنم وەک یەک نین، جەهەنم شوێنی خەبیثەکانە، بەهەشت شوێنی طەیبەکانە. و هەرگیز کردەوەی خراپ وەکو کردەوەی باش نییە، و هەرگیز ماڵی حەرام وەکو ماڵی حەڵاڵ نییە. ماڵی حەرام خەبیثە، ماڵی حەڵاڵ طەیبە. ئەم قاعیدە قورئانیە لەناو ئاەتێکە هاتووە، خوای تەعالا سەرەتاکە ئەفەرمێ قل لا يستوي الخبيث والطيب ولو أعجبك كثرة الخبيث. هەرگیز پیس وەکو پاک نییە، ئەگەر چی زۆری پیسیەکان سەرسوڕمانت کەن. یعنی جاری وهەیە ئینسان ئەمەنە خەریکی گوناحە، ئیتر گوناحی دەم بێ یا گوناحی دڵ بێ یا گوناحی کرداری بێ، ئەوەندە خەریکە بی معجبە بی بە گوناحەکە. زینات لا خۆشەویستە بێتەوە، دزی خۆشەویستە، گەندەڵی خۆشەویستە، معجبە بی پێی. کارە خراپەکان لەلات خۆشەویستە بێتەوە. ئەوانەی وا ئەفکاری پیسیان هەیە، ملحیدن یا هەر ئەفکارێکی پیسی دژ بە عەقیدە و بیرۆباوەڕی خوا و ئیسلام. طبعا ئەو عەقیدە و بیرۆباوەڕیان لای خۆشەویست بۆتەوە، لا خۆشەویست بۆتەوە. هەیانە لە پێناوی عەقیدە و بیرۆباوەڕ خراپەکەیە ئەکوژرێت، وازی لێ نایەنێ. بە هەمان شێوە کار و کردارە خراپەکان، بە هەمان شێوە گفتارە خراپەکان. یعنی غیبەت زۆر خۆشە، هەمومان حەزەکەین دانشین ئێستا زەمی غیبەتی مسلمانێک بکەین یا بوختیانی بۆ هەڵبەسین، زۆر خۆشە. یعنی ڕاستەکەی کێ هەیە حەزی لێ ناکە؟ وەڵا هەر مەجلیسی غیبەتی تیا نەکرێت هەمی نییە، هەنێکە سواڵێ. ئەمە چییە مەوزوعەکە؟ ئەمە مەوزوعەکە ئەمەنە لەسەری چووی خەریکە، یعنی وەکو ئەوێتە حەڵاڵە لات، ئەوە خۆشترە بێ لە حەڵاڵەکە. خوا پەنامان بدە. جا خوای تەعالا ئەفەرمێ حتى ولو أعجبك كثرة الخبيث طيب هەر طيبە، خەبیث هەر خەبیثە، و هەرگیز طيب و خەبیث وەکو یەک نین. بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ. مەیلی نەفسمان بۆ لای خراپەکاری معنای ئەوە نییە کە خراپە یان پیس لە چاکە و پاک باشترە. لەسەر ئەمە خۆشەویستەکانم